ئێرە گەڕەکی تۆپزاوای ئەحمەدیە لە هەولێر. چەندین ساڵە بێ خزمەتگوزاری سەرەتاییە. تا ئێستا کوچە و کۆڵانەکانی خۆڵە و قیرتاو نەکراوە. بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەوە بەشێکیان خانووەکانیان دەفرۆشن. هاوینا لەبە تۆز و خۆرێ ئەوانەوەمانە دستاناژە بە قڕ چرپاوی داوا لە مەحافزی دەکەین ئێرەمان لە بۆ قڕکاتن سارۆشمان خۆ هەموو شەقە و پەقەیە هەموو شلە هەموو ڕۆژ دەبێت بچێ سناعی پێشی تونکەیەوە و کە زێرانە بەخۆی مرتاح نییە ناوە لە بە قڕ چرپاوی دستانە بە قڕ چرپا هاوی ناژە بە تۆز و خۆرێ و هاتن ئێرانیان ئەوە دانا و ڕەسی فیشتاندان هاتە ئەسە لەیان گەڕای سار و شتەکە هاوینان تۆز و خۆرە تۆز خۆرەی زۆر بە قووات بە خۆت دەزانی کە جێ خۆڵ و سعرابی دەبی تۆز خۆڵەکەی کوبی وەیە یاننا هیواداری لە بۆمان خێر بکرێ ئیشاڵڵا حکومەت بەهانامانەوە بێ تەبعان ئەرەوەڵە ژیان کو دەبیها بەخۆت دەزانی ئێستا بەخۆت وەرە ئێرە وەڵی تەحمل ناکەی ئەمە ماڵمان لێرانەیە ژیانمان خراپە زۆر بەو خۆیان ناو غرفە پڕی خۆرە تۆز خۆرە ئەرێ وەڵە خاستە ئەو کاتێک کە بای دێتەن یعنی حال قەپات دەبێت ساوی نابینیتە تەبرید بڕاوەستای ئەمە لەبەر ئەو تۆز خۆرە فلتەر قەپات بووە فلتەر تەبریدی. لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنیش دەیان جار دەسەڵاتداران بەڵێنیان پێداون کە کوچە و کۆڵانەکانیان بۆ قیرتاو بکەن، بەڵام هەر کە هەڵبژاردن کۆتایی هات ئیتر هاوڵاتیان لەبیر دەکەن. سەرباری نەبوونی شەقامێکی قیرتاوکرا و گەڕەکی تۆپزاوای ئەحمەدی لە چەندین خزمەتگوزاری دیکەش بێبەشن و چەندین ساڵە بەم شێوەیە ژیان دەکەن. لە زستاندا قوڕ و لیتە و لە هاوینانی شتۆز و خۆڵ هەراسانی کردوون. لە ناو تۆزی خنکاینە هاوینان هەموو خەریکە تووشی ڕەبووی دەبین. زستانانیش هەر لە ناو قوڕ و لیتاوینە ڕەسیفەچیان لۆ کردینە هێشتان سەتا ئافتا و پێنج کرایە 125 مایە ڕەسیف بکرێ قیڕەکەی کەینێ دەکەن ئاوکە کەینی تەواو دەبی خۆتان بە برا گەورە دەزان و ملەتی بەخێو دەکەن و حسابی دەکەن و دەورەکە کە بیژێنە خۆم لە چی دەوێ ئاوە کارەبایە موچەیە ژیانەکەی لۆ دابین بکەیت گەودەوە ژیان لەسەر ئەوەندەی بەندا. لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا چەند جاوادیان پێدان ئێرەتان بۆ قیرتاو بکەن بە دەیەها جاران بخۆم لەوانێ بلۆ 10 کەناڵی زیاتر قسەم کردوی ئەلێرە. گەڕەکی تۆپزاوای ئەحمەدی دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر. زیاتر لە 1000 ماڵ دەبێت. دانیشتوانی گەڕەکەکە وەک خۆیان دەڵێن دەیان زار سەردانی لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە بۆ ئەوەی گرفتەکانیان بۆ چارەسەر بکەن، بەڵام جگە لەوەی بەڵێنی بێکرداریان پێداون هیچیان بۆ نەکردوون. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.